ناكيوانين لو مسافيتان كوتايا موضوعي دي لازم كذا بوكي كذا دوای مانەوەی نزیکەی 20 ڕۆژ لە ژێر چاودێری وردی پزیشکی دوجار بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیە چاکبوونەوەی کۆتایی توشببوویەکی ڤایرۆسی کۆڕۆنایی لە شاری کۆیا ڕاگەیاند. بە گوێرەی ڕێنماییەکانی ئەو پزیشکانی کە سەرپەرشتی نەخۆشخانەکانی کۆڕۆنا دەکەن لە هەولێر پرسبەوان کراوە لێرەش دکتۆرەکانی ئێمە بە گوێرەی ئەو ڕاوێژ لەگەڵەوان چارەسەری پێویستیان بۆ کردووە کە پێویستیشی بە چارەسەری ڕاستەوخۆ نەبووە لەبەرەوەی نەخۆشەکە باری تەندروستی و باری جەستەیی جێگیر بووە و زۆر باش بووە تەنها مەڵتی ڤیتامین و هەندێک جار ئەگەر با بڵێن ئازار شتێنێکیان دابتێ ئەگەر هیچی تری نەدراوەتێ و باری تەندروستی زۆر باش بووە و ئەمڕۆژ بەڕێکرا خۆم لەوێ بووم کە بەڕێکرا و سوپاسی هەمووانی کرد و دەستا گوتی هیوادارمە من ئاخر نەخۆش بووم گوتم ئێمە هیوادارین ئاخر نەخۆش بوو. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ئیدارەی قەزای کۆیا لیژنەیەکی باڵای بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە پێکێنا و چەندین ڕێکاری گرنگی تەندروستیان بۆ سەلامەتی هاوڵاتیان گرتە بەر و بڕیاری دروستکردنی سەنتەرێکی تایبەتیاندا. ئێمە وەک شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی ئەو ڤایرۆسەوە ئێمە لیژنێکی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنامان پێکێناوە بە هاوبەشی لەگەڵ لیژنەی باڵای ئەمنی چەندین جار کۆبوونەوەی کردووە چەندین ڕێنمایی و ڕاستباردە و خۆپارێزی بڵاو کردوێتەوە قەدەغی هات و چۆ ئەو شوێنانی کەدا دەخرێن خەڵکی کۆیە تا ڕادێکی زۆر باش پابندە بە ڕێنمایەکان دەستخۆشیان لێ دەکەم دەزانم ئەو دوکان و بازاڕانی کە داخراون لە مەعاناتیان تێدەگەم دەزانم ناخۆشە خەڵک بێ کەسابەت بووە خەڵک وای لێ هاتووە چەندین کەسەیە کەسابەتی لەسەر عەرەبانیشی دەستگێڕ بووە لەسەر شوێنێک بووە لە پێش دوکانێک بووە لە دوکانێک بووە. تیمە پزیشکەکانی سەربا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیا ڕۆژانە بە مەبەستی ڕێگری و دەستنیشانکردنی توشببووانی ڤایرۆسی کۆڤید-19 پشکنین بۆ گومان لێکراوانی سنوورەکە دەکەن و لە ئێستاشدا هیچ کەرەنتینەکراوێک و توشببوویەکی ڤایرۆسەکە نەماوە. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.